هاوڵاتیانی سەی ساڵ نیگەران لە کەمی و خراپی خزمەتگوزاری و بۆ دەمەوناتنی بەرپرسان و پەراوێزخستنی قەزاکە لە سەرجەم بوارەکاندا بۆ ئەو مەبەستەش مۆڵەتی یەک هەفتەیان بە حکوومەت داوە تا بێن بەدەم قەزاکەوە. بەڵێ هەڵوێستمانە بێت بچی بۆ لایەنی معنی بۆ لایەنی پەیوەندیدار ڕێکاری مەدەنیانە و سەردەمیانە گرینە بە دوور لە تونند و تیژی ئەگەر دەستی لاوەکی و نەزۆکی ناوخۆی قەزای سەی سادق و ئەوانەی کە خەڵکی ئاراستەکراون بێڵە. بۆچی ئەوە نیگەرانن یعنی وا سەگەنم شارە سزادرێ هەر بەدەر لە سزادان سزای سیاسیە درین سزای ئیداریە درین و حکوومەتیش ڕەنگە لە کاتی هەڵبژاردنەکانە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت بزانن قەزایەکەی بە ناوی سەی سادق. بێگومان تاکە ڕێگەی بەدەستێنانی مافەکان بریتە لە خۆپیشاندان و چالاکی مەدەنی و بریتە لە داواکاریەکان چکە ناکرێ مرۆڤ لەم حاڵ بارودۆخەی سەی سایقا بەو شێوەیەکی ئێستا هەیە ئاوە ڕابۆسین و هیچ نەکرێت تێکەوە لە شوێنانی کە لە خۆپیشاندانەکان هەمیشە قوربانیاوە گوێ بۆ نەگیراوە هۆکاری ئەوەی ژە بەڕاستی دەبینین حیزبی دەسەڵات لە وڵاتی ئێمە هیچ گوێ نادا بە سەی سادق. ڕۆژنامەنووسێکیش دەڵێ هەموو جارێک لە داواکاری خەڵکی سەی سادق لە بری ئاوردانەوە و بەدەمواتن جەرسوودانی چەند دایکێکی شارەکەی لێکەوتەوە و داواکارە لە دەسەڵاتداران چیتر سەی سادق پەراوێز نەخەن. یادداشت درراوە و لە چەند ڕێگەیەکەوە پەیوەندی کراوە بۆ ئەوەی کەەوە ئەوە لە سەی سادق بدرێتەوە. ئێمە ئومێد دەکەین ئەم داواکاریانە دەسەڵاتداران هەر لە دەسەڵاتی ناوچەکەوە دا دەسەڵاتی سەراسی پارێزگای سلێمانی حکوومەتیش بێن بزانن گوێ لە خەڵک بگرن بزانن خەڵک چی ئەوێت بۆچی خەڵک تووڕە و نیگەرانەوە دێمە بڕوامان وایە تەنها یەک سەعات گوزەرکردن بە ناو سەی سایقا و بینینی ئەو دیمەنانەی کەەوە ئێمە ئاماژەمان پێدا بەسە بۆی کەوا بڵێن ئەم شارەتە ئاستی کاولی ڕۆشتووە بۆیە پێویست ئاوڕی لێ بدرێتەوە بەر لەوەی کەوا خوێنی گەنجێکی تر بڕێژێ بەر لەوەی کەوا ئەو دیمەنانە ڕووبداوەکو پێم وتی لە ڕابردووە هەمومان نیگەران بووی لێ. سەی سادق یەکێکە لە قەزا گەورەکانی هەرێمی کوردستان ژمارەی دانیشتوانی زیاترە لە 130,000 کەس بەهۆی داواکاری خزمەتگوزاری بۆ قەزاکان چەندین جار خۆپیشاندانیان ئەنجامداوە و سەرەڕای قوربانیدان لەو پێناوەدا بەڵام وەک پێویست خزمەت نەکراوە. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.